ئای دەستە خۆش بێ. کاک فتح بەڵێ زەحمەت نەبی یەک سوال لێ بکەم. فەرموو. هاتووە هاتیە فندقی یان هاتیە چایخانەیەوە پارەدایتەوە لە سەلایەکی. وەڵا هاتووم ئیسراحەتێ بکەم. ئێ باشە لۆ لە ماڵی خۆت ئیسراحەت ناکەی. مام عەلی گیان بەس ماڵەوە جێ ئیسراحەت نییە. بەدە هەستە کاکە هەستە لاقە دوا درێژ کردی هەستە دەیت خۆت چاکە دەی. دە باشە من یەک پرسیارێ لێ یەکەم. فەرموو. ئەم قاچە لە چییە؟ ئەو قاچەت لە باڵە مریشی دەچی. نەخێر لە قاچەکەی ترەچیە. ئەوە پێشم ڕادەبیێری هەستە کاکە هەستە جوان دانیشە هەستە. دەزانیت چییە کاک فتح؟ چییە؟ کاکە ڕزاد لێ دەکەم. ئەو چایخانەیە مەزدە ڕزقی منە برام. کاکە وەڵڵاهی چایخانەیە من دوێران کردیە. کاکە وەڵڵاهی پیاو ناوێری بێتەوە چایخانەی. هەندێک مشتری هەلەکن دەرکەی چایخانە دەرێ فتح قسە لە ڕوو لەوێ دەلێم ئادرێ ئەوە نهاتمە ژۆرێ کاچی خۆم لەوەم لێ دەکەی برام. چی بکەم کاکە گیان دڵەکەم ئاوایە ئەگەر ئەو قسەی نەکەم دڵمە تەقەیە. کورە کاکە لەو زمانەی لۆ قسەی حەق دەکەی برام. کورە لەو زمانەی زمانی خۆت بگرە سەر سەلامەت دەبی کاچی خۆم. مام عەلی وەرە وەرە توخوا وەرە. زعینشی بە ساقی چاو. ئەم چایە بە ئاوی بیر لێ منە هەر لێشێنی بە ئاوی مقەتەل لێ نەخۆش بە خەڵک هەڵە بەخوا چاکەی خۆش وەڵڵا باوی مقەتەر چایە لۆ لێنێم ها دو بە خۆت 250 دینارم دەدەیە ئاویش غڕ دەبتەوە سەری مانجە ئەگەر شتەکەم لێ زۆر زاریش لەبیر دەچی لەسەر لایەک شپارت دایتەوە زڵان بگرە وەرە وەرە مام عەلی یەک شتی کەو با پێ بڵێم تۆ خوا ئەمە چییە بجلان تۆ مەعقولە ئەمە تەنسیقە شەرواڵ و کراس بەیەکەوە ئەو چاقتەیە چۆن ئەقم لێ دڵمە تەقەی نەیڵێم باشە ئەمن یەک سوال لێ دەکەم بەڵێ بە شەرەفەوە تەنسیقە کەچەر و چێت هەرە وەڵامەوە دێتی السلام عليكم. وعليكم السلام مشتری هات قوربان دەم قسەی نەکەی قەتەلت باز دەکەم كاك فتح جان باشي. باشی بەخێر بێ وضع شلونه؟ ئەی دەواز لەم ماچماچێنە بێنە سامانەوە چییە؟ كورة كاكا من همو دنيام خوشة حزكم همو دنيا ماسك. ماچیشمان کەوت دوایش لە پشتە و خەنجەری ژەهراویمان لێبە ما خنجري جهراوي ديبا؟ ئەرە وەڵا سامان جیان من قسەم لە ڕووە باشا ما خنجري جهراوي من كده. جاخۆنە یەکیەکە نەدوانە نەسیانە نەسا هەرە بەڕاست بیرم کەوتۆ سامان ئاش بیتۆ لەگە ماڵی خەزورە كورة مالا بقرنا جيرتو برتو بوچو اي هاوارتو باسي كيكي. كورة كاكا ود وزاريك بو بيش براسي ازادي صدام حسين ما بو كاكا. كورة كاكا موضوعنا باس ما كلف زالكم. ها سامان بیتە وەختی خۆی چۆن بەکەل لە کەوتی تا حوزێرەوە انا كورة كاكا دبي بروتشي وموضوع كوراني دين تو. هم يوم توزي للسنة والروش ورابط براوتو. دە تۆ وازدەوە بێنە ئەڵێن ئێستا ئافرەتێکی بێوەژنی عەرەبە بدۆتە قاتی سێ من؟ بەڵێ تۆ جا تۆ کەی کۆتر بازبووی ئەڵێن ئێستا دوو کۆتی تەقلە بازێ بدۆتە ئەو سەربانە ڕۆژی دە جار سەرەکەوی دانیانیتەویتە خوارەوە کوڕی باوکم عەیبە با خەڵک باسێ نەکا بڕۆ لەو کۆڵانانە باسی تۆیە كورة كاكا توزي وجدان دبي خوا بناسا. كاكا وكسب بيدرتان وبيكسوكارا. لسر وجودكم دابي للرأي او خويا بخيوكم. ئای بۆ پیرەمێردە ناخەیتەوە لما تشيل بيراميدكم كاكا جانا فقيرة هانا يبو من هنا. کورە عیبە کاکە عیبە من قسەم لە ڕووە واز لەم شتانە بێنە وردا بس اقسم للروح اقسم للروح اقسم للروح هزار وياك بختانه ابو كدم وردا بس كاك عيبه توزي بي برو تداخلي مشكله معالمك او تاكش من اخوان ناخو لۆ دەڕۆی برام لۆ دەڕۆی کاکەوە چت بەوەی گۆوارڕۆیی کاکە لۆ لێ ناگەڕێی مشتری لە چایخانە من بەحەسێتەوە لۆ مشتری دەڕەوێنیەوە لە ڕای خوای کاکە لێگەرە دوعانە کاس بیاتم بکەم لۆ ماڵ و منداڵم مام عەلی جان قسەی هەق ڕقە پێی ناخۆشە